ببنەوە بە هاوڕێ بۆ کوڕەکانتان دوای هەر ڕەفیقەکانی پێی ئەڵێن جا باوکە چی بۆ کردویت ئەو خەڵکەی کە لە دەست چوونی ئێمەن ئەوانەی کە لە کافتریاکاندا شەو تا بەیانی خەریکی نەرگە لە خواردنن کە ئێمە نوێژی نەدەرەوانێ گەنج تازە لە نەرگە لە خواردنێتەوە دەرەوە ئەچێتەوە بۆ ماڵەوە ئەو باوکە لە شوێیە بڵێ لە شوێ بوویت ڕەفیقاتی شێ دەکرد ئەو باوکە لە شوێیە ئەو دایکە لە شوێ خەریکی چییە جزئێکی مەسئولیەتەکە ئیتۆی باوشی یان ئیتۆی دایکی بزانی مناڵەکانت چیەکەن ڕەفیقاتی شیەکەن ئاها بە خەمساردی سەیری مەکە ئەو باوکەی کە بەس خەمی ئەوەیەتی هەمێتی ڕاکەڕاشی بۆ ئەکادی دنیا فرکانی بۆ کەو هیچی کەی ئاگالێ نییە دوای هەر ڕەفیقەکانی پێی ئەڵێن جا باوکە چی بۆ کردویت قسەکەی ئەو 100% وەرئەگری کەواتە تۆ مەفروض وایە بزانی ڕەفیقاتی شیەکە پاشان تۆ بۆی ببیتەوە بە هاوڕێ کە من هەموو جارێک تەرکیزم کردوتەوە سەر ئەمە ببنەوە بە هاوڕێ بۆ کوڕەکانتان برایانی خۆم ئەوانەی ئابینین لەو سەرجادانە کە تووشی ئەو هەموو ئینحرافە بوون بۆ مەگەر کوڕی شێن مەگەر واقع و ماڵەکان وایان لێ نەکردو لە ڕەفیق دەرچۆتە دەرەوان و ڕەفیقاتی خەڵکیش کردو بەرەو ئەوە ڕۆیشتۆ کە باوکەکەی نازانێت چی بکە ئێستا نازانێت چۆن بیژێڕێتەوە لەبەرەوە خودی خۆت تۆ وەک ڕەفیقاتی مەفروض وایە بزانی ڕەفیقاتی شێکەی ئەگەر دیندار و مسلمانێکی بزانین لەگەڵ چۆن مسلمانانێکە هەڵسوکەوت دەکەی هیچ نەبێ ئەگەر بە هەدیە شتیشت نەیاتێ ئەگەر لێشی نەکڕیت بۆ نەخۆشەکەی دێ بەسەرتا خیانەتت لێ ناکات فێڵت لێ ناکات هەڵت ناکەڵەتێنێ ئەمریکاشیان کە ڕەفیقاتیەکەی ئەگەر بێت و نەشت سووتێنێ کە زۆربەی ئەو سووتێنێ بۆ نوبەراوەکەی دێتەوە بەسەرتا لەسەر سومعەت لەسەر شوێنت لەسەر جێگات لەسەر هەموو شتێکت کەواتە هەڵبژاردننی ڕەفیق ئەساسە بۆ برایان بۆ خوشکان چەندەها خوشکی بەڕێزمان هەیە ئەڵڵا تەعالا ڕەحمیان پێ بکات بەهۆی ڕەفیقە وردە وردە التیزاماتی کەم کردوت سەرکۆشەکەی داناوە کەوتۆتە بەر عەیبەی خەڵکی چونکە ڕەفیق خەتەرە تۆ جاری وایە شەخسێک هەیە بگرێتەوە بۆ دینداری بکات خواناسی بکات ڕەفیقی قسەیەکی بۆ فڕێدات قوربان بە تۆ عەیب ناکەیت کەی ئەوە ئیشی خەڵکی موسەقەف و خاوەن شەهادە و تێگەیشتوون تازە کەوتونەتەوێ ئینحرافی پێکاتۆ کەوێت خوشکێک ئەیە بۆ پەڕی دینداریوانی لە شتێک بکات ڕەفیقێکی پێڵە بەخوا زۆر لێو ناشرینە شکڵ زۆر ناشرینە بۆ چیوات لە خۆ دەکەیت تۆ گەنجی تۆ ئێستا ئەوڵتە کەواتە ئەساسە برایانی خۆم بزانین ڕەفیق چۆن هەڵەبژێری ڕەفیق چۆن بۆ مناڵەکانیشمان هەڵئەبژێری دینداریمان باتەنها ئەم ڕووکەشکاریە نەبێت چونکە ئەو خەڵکەی کە لە دەست چوونی ئێمەن ئەوانەی کە لە کافتریاکاندا شەو تا بەیانی خەریکی نەرگە لە خواردنن کە ئێمە نوێژی نەدەرەوانێ گەنج تازە لە نەرگە لە خواردنێتەوە دەرەوە ئەچێتەوە بۆ ماڵەوە ئەو باوکە لە شوێیە بڵێ لە شوێ بوویت ڕەفیقاتی شێ دەکرد ئەو باوکە لە شوێیە ئەو دایکە لە شوێ خەریکی چییە کە ئیحتیمامێکی پێ نادات بۆ پێت وایە کە تۆ ئەهلی مزگەوتی کوڕەکە و خەریکی ئەوەیە و گوێت پێ نەداوە نوێژکردنەکە و کفایەتە حسابێک لەگەڵا نەکردووە لەبەرەوە تۆ ببەرەوە ئەساسی تەربیە لە ماڵەکەتدا بە هەڵبژاردن خۆت ببیتەوە بە ڕەفیق بۆ مناڵەکان بزانی ڕەفیقیان بۆ هەڵبژێری کەواتە قەزەیەکی ئاسان نییە بە ڕەفیقایەتی ڕەفیق یا ئەیبێتەوانێ یا ئەیدۆڕێنی بە ڕەفیقایەتی ڕەفیق ڕەسوولیش عەلەیهی سەڵات وسەلام لا یەنطیقو عەنی الهەوا شت لە خۆی ناڵێ فەرموویەتی ئینسان لەسەر دینی برادەرەکەیەتی بۆیە کاتی خۆی و تویانە ڕەفیقەکەتم پێ بڵێ پێ دەڵێن تۆشیت ئینسان لە ڕەفیقەکەی وەناسێت هاوڕێکە و چییە بوو پێ دەڵێن تۆشیت پێویست بە وەسفە و سەر ناکات چونکە تۆ ئیلا تەفاعولەکە وایە ئەگەر تۆ زەعیفی لە کاتێکە نەدوانی ئەو بکەیت کە زۆربەی زۆری جاری وایە بەداخەوە مسلمانانی ئێمە لە ئەنجامی ئەوەی کە بەتشکە لە دینەکەی لە موقعی زوعفەوە قسە ئەکات و ئەزانێ ئەم دینە نەواقیسی هەیە کەوتۆتە سەر ژێر هەژمون و هەژمە و لێشاوی تەقەدم و پێشکەوتنی غەرب و نازام چی ئەمانە پێی وایە ئەم دینە عەیبداریە هەموو عەیب لەوێیایە هەموو قێمش لێرەیە جا ئینشاءڵڵا هیوام وایە کە خەمی مناڵەکانمان بێت چەندە خەمتە بۆی کەسابەتی بۆ بکەی خەم کە هاوڕێی بۆ هەڵبژێرە دەستی بگرە خۆت بیبەرە ناو هاوڕێی چاکەوانێ چونکە مناڵەکەت و کوڕەکەت و کچەکەت یەکەم جار وەک داریشی تەڕوان چۆن بتوێ ئاوا بەرزە بێتەوە هەڵەستێ ئەگەر تۆ دەستی و نەگرت و نەوبردە شوێنی خۆی ئەو کاتە بە خواری ئەڕوات